شنو صنع هاي الكاميرا؟ هذه اشتريته اخليها دخلته ايوه قديمة ضاوع بها الصورة. هذا قبل 43 سنة. هذا النيجاتيف ماله عبالة برحمة. احنا مصورين كنا اللي مصور قدماء. ئێمەی فۆتۆگرافەرە دیرینەکان کە وێنەی ڕەش و سپیمانە گرت بە پەرۆشەوە کارمان لەسەر وێنەکانە کرد. ئێمە زۆر چالاک بووین. منیش ئەوەم خۆشەویست. هەر بۆیە کامێرا کۆنەکەم هێشتەوە و هێشتا ئامادەکانی ماوە. ايوه لين احبه. احنا كنا تعبانين ويا صور والفن هذا جاي شو اسمه؟ المصور القديم الاسود الابيض هو فنان لكن هسه فۆتۆگرافەرانی سەردەمی کۆن هونەرمەند بوون. هونەرمەندێکی ڕاستەقینە. بەڵام ئێستا وێنە ڕەنگاوڕەنگەکان هەمویان پێیوەستن بەو مرەکەبەوە کە هەیە و هیچ هونەرێکیان تێدا نییە. تەنها پێویستە فۆتۆگرافەر ئەوەی بیکات ئەوەیە کە کامێراکە وەربگرێت و وێنەکە بگرێت و بیخاتە ناو پرێنتەرەکەەوە بۆ ئەوەی قەبارەی جیاواز دروست بکات بەمەش فۆتۆگرافەرەکە هیچ ناکات. کاتێگەمرم هەموو وێنەکان لەگەڵمە برن چونکە کەس دوای من درێژە بەم کارە نایەت. السلام عليكم. وعليكم السلام وخير ئێستا مەجۆرەکەکە ئەیناسمما مەسایەکی چاکە مەسەوەرێکی باشە ئەوما ڕسمانیشم کە گرتە بۆ معاملەتی دایرەمەوێ ناوبانگێکی باشی هەیە عندي فرق أساسي. أقعد بهالمحل هذه لە دوکانەکەم دەمێنمەوە کار دەکەم بۆ ئەوەی دانەخرێت وەک خۆی ماوەتەوە هاوڕێیان دێن و دادەنیشن و قسە دەکەین و چێژ لە خواردنەوەی پیاڵێک چاوەرەگرین ئەمەش باشترە وەک لەوەی کە لە ماڵەوە بمێنمەوە.